لە تۆکردنی شەر بەخۆم دەیکەم لە دوورنە شەر بەخۆم دەزانم. من هاتوومەتە قەزای مەخمۆر لێرە خانمێک بە شامبەشانی باوکو برایەکەی کاری بابرن چێڵانی زەوی و هەروەها دوورینەوەی گەرم دەکا بە دەڕاستە کە ئەمە ڕۆژێک پێشێستانی ڤیددیۆکە لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاوبوو دەنگدانەوەی زۆری هەبوو من دەمەوێ خۆی وەربگرم کە ئێستا لە بابلێن دوورینەوەکە ماندوو نەبی باش کاتوت سەلامەت بیاخواب لە کێوە هاتووی و خەریکی شۆفێری ئەو دەڕاستێ ئەمڕۆ وڵا لە بەیانی هاتوومە ئەرێ وڵا لە سعات 9 تقریبا 9 بۆ هەبوو. باشە چۆن بوو ئەو خولیایانی چۆن بۆم پیشێت هەڵبژار چۆن بوو خولیای ئەوەت هەبوو کە دەڕاستە لێ بخڕی؟ وڵا هەرێ منداڵیەوە خولیایمە بۆ حەزی شوفێریکردنەوە شتانم هەبوو لە تۆکردنی شەر بەخۆم دەیکەم لە دوورنە شەر بەخۆم دەزانم عەزەکم هەبوو لە ئێسمێنان دەچمە مەکتەب و دانی ئۆرانجەکە بابمان داتم هەر عەزەکم هەبوو یارمەتی وانم دا پشتگیری وانم دەکردو. باشە چگە لە دەڕاستە چه ئامێریشتر دەزانێت لێ؟ وڵا تەنەکتەر دەزانم و تۆکردن هەمووی دەکەم ئەو وەختی دەرمان و شتی لێ دەدەین لە دەغڕشتی هەر دەکەین و دەڕاستێ و قەلابیش دەزانم وڵا هەمووی دەزانم ئەرێ وڵا. باشە قوتابی؟ ئەرە لە قوتابیمە. باوکە دوتی ئەمڕۆ ئیمتیحانیشت هەبووە؟ ئەرێ وڵا لە هەر لە قوتابخانە ڕاست شتاوە دەمدێمێر عەزم لێرەیە. باشە کەشم دەکەم هەم عەزم لە دەشتەیەکەشە. لە داهاتوو عەزت لێیە چ پیشەیەک هەڵبژێری ینی ببی بەچی؟ وەڵای عەزم لە دکتۆری و شتانێ زیاتر ئینشاءڵڵا. ئەمە زۆر لێک دوور نییە مەسەلەن نەها لێخۆڕی زۆر لێک دوورە ئەرێ وڵا لێک دوورە بەس هەر عەزەکم هەبوو لە شوفێری ئەویش فێر دەم ئینشاءڵڵا دکتۆریەکەش دەکەم ئینشاءڵڵا. هاوڕێکانت ینی چیت پێ دەڵێن لەسەر ئەوە پێیان سەیر نییە کە تۆ؟ یەکەم جار ڤیدیۆیەکم بە مەرجە بڵاو کردەوە چوومە مەکتەبێ دایانگو فێنگەوە تو بێ بڕۆیان نەدەکرد دایانگۆ کو دەزانی باش وەڵام من بەخۆشم بەسیار دەچمە مەکتەب دایان دید یعنی هەم شارەزان بووینە مامۆستایەکانیش. ئێستا لەگەڵ براکەت بێکەوە لەگەر ئەو دەمی وەڵا عەزی ئەوش لەگەر بسوار دەبیت دارێ دێتە خوارێ و قەت بووە ها زۆر ماندوو ببی بەرێ خوێنێک وەرە تۆ لێ ئەرێ وەڵاوەیە لە زیاتر لە تۆکردن وەما لێ دێم وەچ تۆ دەکەین یان وەچی دەرمای لێ دێن لە دەخرەکەی وەما لێ دێ ئەو مادی دەبدێتم وەرە باشۆ. باشە لە چەند ساڵیەوە دەزانی لێ؟ وەڵا پێم نەدەگەیشتە نافتە درۆ پێم نەدەگەیشتێ سەریشم زۆرەوە نەبوو 10 ساری دەبوو 11 بووم وەڵا دەبوو تقریبا. شۆفێریکردنی ئۆتۆمبیل ئاسانە بۆ خانمان ینی ها خانوێکی زۆر بەڵام دەڕاستە پێم وایە زۆر کەم ئەوەندە قڕز نییە بەس هەر دەبی یعنی ئەوەک شارەزایەک لێ هەبێرەوەنی سوکانەکە بگری دەبی عەزەکەت هەبێ هەتا فێر بی ئێستا عەزم لێ بوو زەینم دەدایە زۆر زەین دەدای هەتا فێر بووم ئەوەندە قڕز نییە قورسیان کردە ڕاستی شتەکە ئاسانە بەس بڕێک ها ئافرەتی کوڕێک دەست پێ سپینە ئەگەنا شتەکە ئاسانە سەلامەت بی. چ پامێکت هەیە لە کۆتایی؟ وڵای پامەکەم ئەوەی ئێستا عالێن فەلاحەکان کزن کز وەڵاهی لەبەر وەرگرتنی گەنم زۆر کێشەی دروست کردی ڕاستی ئێستا گەنمەکە درمان خۆش بەسە باران بار لە لاش گەنم دەرم بوویتە 350 دابەزێ فەلاحێک جاری کز بوو. ئەی بۆ خانمانی تری وەکو خۆت بۆ کچانی تری وەکو خۆت؟ وڵای هیوادارم ئەوش بۆچی من پشتگیری بکەن ئەسووری خۆیان نەبەزێن لە ئیشکردن ئیشەکە بە جوانی بکەم هەم پشتگیری باوکیان بکەم مێردیان برایان ئەو شتانی یعنی هیوادارم پشتگیری خۆیان بکەنی بە سپاس دەکەم.